سەد ساڵە تێپەڕبوون بەسەر لۆزاندا ڕێککەوتنامەی لۆزان کە بۆ هۆی پارچە پارچەبوونی کورد لەسەر حسابی کورد بەبێ ئامادەبوونی کورد ئەم ڕێککەوتنە واژۆکرا لە نێوان وڵاتانی جیهان بە دیاریکراوی کە پشکی شێربەر تورکیاکە و دیارە تورکیا تا ئێستاش هەر لەسەر ئەم ڕێککەوتنە یەکێکە لە وڵاتە زۆر دیارەکان کە ڤیتۆی هەیە لەسەر هەڵۆشانەوەی ئەم لەگەڵ ئەوەی هەڵۆشانەوەشی ڕەنگە ئەوان بە هەمان شێوە لی سوودمەند بن بەڵام بە شێوەیەکی گشتی باز لەوە دەکەین کورد چۆن توانێتی لە ماوەی سەد ساڵەیە دەرفەت وەربگرێت بۆ خۆکۆکردنەوە بۆ دیاریکردنی ئامانجەکانی گەلی کورد پارچەکانی دیکەی کوردستان لەسەر ئاسی حیزبی و سیاسی و ئاستی باڵا چۆن کاریان کردووە ئەو دژایەتیکردنەی کە باز دەکرێت و لە ڕابردوشدا هەبووە تا چەند کاریگەری لەسەر ئەوە هەبووە کە پرسەنەتەوەیەکان بە شێوەیەکی جۆرێک لە جۆرەکان بکەوێتە ژێرپێی بەرژەوەندی حیزبیەکانەوە لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ محەممەد ئەمین کە بەڕێزیان ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان ڕاستەوخۆ لێرە ئامادەی هەیە و میوانمانە گفتوگوی بابەتەکەی لەگەڵ داکەم دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئەو هەندەی نەماوە چەند ڕۆژێکی دیکە لە 22 مانگدا کۆنگرەیەکی تایبەت لە لۆزان بەڕێوە دەچێت سەبارەت بە تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر لۆزاندا ئەم کۆنگرێ حەزەکەم دەستپێک باسیەوە بکەین ئەم کۆنگرێ ئامانجی چی دەبێت کێ لە کۆنگرەکەیە بەشداری ئەبێ سڵاو جەناب و لە بینەران لە ڕۆژی 24 حوتی 2023 بە دیاریکراوی 100 ساڵ تێپەڕەبێت بەسەر واژۆکردنی پەیماننامەی لۆزان کە لە 24 حوتی 1923دا نێوان چەند وڵاتێکە بە تایبەتی دیارکردنیان بەریتانیا فەڕەنسا ئیتالیا یۆنان تورکیا ئەمانەتیا بەشدار بوون بە عەمەلی ئەو ڕێکەوتنامەیە سیڤەری هەڵوەشانەوە هەرچەندە ڕەنگە ڕاستەوخۆ لە ناو ڕێکەوتنامەکە باسی کورد نەکرابێت باسی ئەرمەن کراوە بەڵام باسی کورد نەکراوە بەڵام بە عەمەلی ڕێکەوتنامەکە سیڤەری هەڵوەشانەوە کە سێ لە مادەکانی سیڤەر 62 63 64 تایبەت بوون بە خۆبەڕێوەبردننی کورد و بۆ ماوەیەکی دیاریکرا و لە 6 مانگ و دواتریش کوردەکان ئەگەر بیانەوێت توانن سەر بەخۆی وەرگرن ینی ئەو مادانی کە لە سیڤەرە هەبوو کە لە قازانجی کورد بوو بە عەمەلی لە لۆزانە ئەمانە هەمووی هەڵوەشێنرایەوە بێگومان ئەم ژمارەیە کاڵین 100 ساڵی لۆزان توانین بڵین ژمارەیەکی ڕەمزیە ژمارەیەکی سیمبولیە ئەوەی کە با بڵین دۆخەکە گۆڕێ دواتر ماسیەکەین بەڵام تایبەت بە مەسلەی پرسیارەکەی جەناب بوو ئەم کۆنگرێ لە ڕۆژانی 22 23 24 مان کۆنفرانسێکی تایبەت لە لۆزان لە سێ ڕۆژ هەمان ئەو شوێنەی کە پەیماننامەکەی لە 1923 تیادا واژۆ کراوە لەوێ ئەبەسرێ دەستپێک ئەو لایەنانی کە بەشدارن ئەو شخصیاتانی کە بەشدارن ئەو ئەحزابانی کە بەشدارن پەیامی خۆیان لەسەر دۆخەکە لەسەر لۆزان لەسەر چۆنەتی ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان ئەخەنە ڕوو پاشان کۆمەڵێک پانێڵی تیا بەڕێوە چ لە باشووری کوردستان چ لە ڕۆژ ئاوا چ لە میوانانی ڕەوەندی کوردی چ لە غەیرە کورد لەسەر ئەو بابەتانی کە ڕەهەندە جیاوازەکانی لۆزانن بۆ نە دۆخی ژنان لە سایی 100 ساڵی لۆزانە چۆن بووە جینۆسایدی کورد لە سایی 100 ساڵی لۆزانە چۆن بووە ئەمەی کە جەناب بە باسی لێوەکەی دکتۆر بە شێوەیەکی گشتی باز لە ڕابردوو دەکرێت لە ڕابردوو لە کاتی واژۆکردنی لۆزان و بەڕێوچوونی لۆزانە ڕۆژەکان چۆ بووە بەڵام ئەمری واقع ئێستای نەتەوەی کورد و پرسە سیاسیەکانیش لەسەر ئاستی جیهانی شتێکی کاڵێن یعنی لەم کۆنگرەیە کە ئەنجامە درێ چۆن تیشکە خرێتە سەر پرسەنەتەوەیەکەی کورد بەڵێ بێگومان تاوان جیال لە مەسەلەی ڕابچکە خۆ مێژوو بۆ چییە مێژوو بۆەوەیە کە تۆ عیبرەتی لێوەرگری بۆ ئایندەیەکی باشتر وەختێ تۆ هەلو مەرجەکان شەنوکەوەکەی بۆ ئامانجەی کە بزانی کە موکوتەکان و چی بووە ئێستا بۆ نمونە یەکێک لەو شتە هەرە سەرشیانەی وای کردووە کە لە مەسەلە لۆزانە نەئامادەیی کورد خۆی بووە یعنی لە کورد هیچ نوێنەرایەتێکی نەبووە و هەروەها لە دەرەوەی ئیرادەی خۆی ئەم پەیماننامەیە فەرزکراوە بەسەریا وەکو ئێستا نەبووە کە ئەحزابی ڕێکخراوی هەبێ مەسەلا ڕەوەندێکی کوردی ئێستا بەهێز لە دەرەوە هەیە یعنی ئەمانە ئایا بەراورد بە ڕابردوو ئێمە چۆن دەتوانین ئیسیفادە لەم سەرمایە گەورەیە بکەین کە ئێستا بە تایبەتی لە دەرەوە هەیە لۆبیێکی گەوری لێ دروستکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی سەسای لۆزان جا تەبەن لە هەموو ئەم دیدار و کۆنفرانسانە لە پانێڵەکانە ئەنجامگیری ئەخرێتە ڕواتە کەسێک کە قساکە کە ڕەنگە بەشێکی باسی ڕابردووە بێگومان بەشی دووەمی قسەکان باسیەوەی ئەی چۆن دەتوانین
ئەو دۆخە تێپەڕێنین چۆن دەتوانین ئێستاش یاخود ئایندەیەکی لە ئێستا باشترمان نەبێ هەر بالمناسبە ئێمە لە ڕۆژانی حەڤەی مانگی شار لە سلێمانی دیداری لۆزانمان هەبوو ئەوە لە ڕۆژ ئاوای کوردستان کراوە لە ئامەد کراوە هەموو ئەمانە ئەنجامی خۆی هەیە ئەم ئەنجامانە هەموو لەوێ گەڵاڵە ئەکرێت و ئەکرێت بە میساقێک بۆ ئەوەی کە بتوانرێت لە ئایندا کاری لەسەر بکرێت. دیارە جنابی شێکێکەبی لە ئامادەبوانی نێو دیدارەکە کە بەڕێوە دەچێت دکتۆر کێ دەبنە و کەسانی کە بەشداری دەکەن لە نێو پانێڵ و دیدار و دیبیتەکانی نێو کۆنگرەکەیە و تا چەند تیشتی خراوەتە سەر ئەوەی کە تەنها کورد نەبن لەسەر ئاستە نێودەوڵەتیەکان کەسانی شارەزا پرۆفیسۆری مێژوویی بەشداریان هەبێ و ڕایان لەسەر ئەم پرسە مێژوویە هەبێ. باڵە بێگومان هەم لە ئاستی نێودەوڵەتی تێیدایە هەم لە ئاستی بەشەکانی تری کوردستان تێیدایە و کارنامەکەم هەموو بڵاو کراوەتەوە بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندرمان نردووە بەڵێ ئەو حسابە کراوە کە وەکو جەناب دەڵێ هەم لە میوانەکانە هەم لە بەشداربووانە تەنها کورد نەبێ و هەموو ئەو خەڵکانەی کە مهتەمن بە ئەو پرسە مێژوویانە و بە تایبەتی لە زانکۆ بەناوبانگەکانی دنیا دەرساڵێنەوە بەشداری تێدا دەکەن. چەند کەس بەشدارە بن دکتۆر؟ بە دیاریکراوی نزیکەی 500 کەس بەشدار دەبێت لە کۆنفرانسەکە. باشە. لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە کە ئەم کۆنگرە گرنگە ئەنجامەدرێت دیارە پێویستە جگەلەوەی کە پانێڵ و دیبیت و دیدارە ئامانجی دوای دیدار و دیبیتەکان چی دەبن دوای کۆنگرەکە چی دەبێت؟ ئامانجەکە ئەوەیە وکوتم کە ئێمە بتوانین لە ئەنجامی ئەو قسەکردانە لە ئەنجامی ئەو پەیمانانی کە لەوەیە استراتیژێکی نیشتیمانی نەتەوەی هاوبەش دابنچووە کۆنگری نەتەوەی کوردستان ئەساسەن خۆی چەتی کۆکەرەوەی هەموو لایەن و پێکهاتەکانە لە سەرتاسەری جیهانە بۆیە ئامانجی سەرەکیش لەم کۆنفرانسە سێ ڕۆژەی لۆزان کە ڕۆژی سێهەمیان واتە 24 مانگ ڕێپیوانێکی گەورەش دەکرێت ڕێپیوانێکی چەند هەزار کەسی گەورە وەکو ئەوەی کە پەیامێک بەگوێی جیهانە بدەیت کە گەلی کورد ئەم پەیماننامەیە کە لە سایدا تەنها جینۆساید و قڕکردنی بۆ ماوەتەوە ئەمە ڕەتەکاتەوە. ئەوی تر وەکوتم هەر لە ئامانجی خۆی کۆنگرێنێتەوەی کوردستان کە لە ساڵی 1990 مەزرێنراوە بۆ ئەوەیە کە بێتە چەترێک بۆ هەموو پێکاتە و ئەحزابەکانی هەر چوار پارچەی کوردستان هەر بۆیەش لە مەشە ئامانجی سەرەکی ئەوەیە کە استراتیجێکی نیشتیمانی نەتەوەی هاوبەشدا بنێت کە لەسەر و استراتیژی حیزبی و بەرژەوەندی شخصی و کەسی و ئەوانەوە بێ کە بتوانین هەم ڕوبەڕووی دۆخەکە بینەوە هەم بەشێک لەوەش چۆن لۆبی بکەین لەگەڵ ئەو نەتەوانی تری کە زەرمەند بوون لە لۆزانە بۆی مەسەلا ئەرمەنی چەکەلەوانی کە زیانێکی گەوری بەرکەوتووە ئێمە چۆن بەیەکەوە کە پیشانی جیهانی بدەین کە تەنها کورد نییە ئەوە گەلانی تریشن زەرمەند بوون لە لۆزانە و ئێمە هەمومان بەیەکەوە لەگەڵ ئەو گەڵانی ترە ئەم لۆبیە بەرینە سەر و نقطەیەکی تریش ئەوەیە کە لە ڕاستیات دیسان ئەمە وەکو بەشێک لە وەڵامیش بۆ جەنابوو کە هەر لە ڕابردووە نەمێنینەوە ئێمە چۆن لە ڕێی ئەم دیبیتانە و لە ڕێم قسەکردن و شۆبانەوە چۆن دەتوانین ببین بە بەشێک لە مەعادەلاتی جیهانی ئەنی کورد چۆن ئەتوانێت بچێتە ناو بەرژەوەندی جلهێزەکانی جیهانەوە بۆ ئەوەی لە هەموو ئەگەرێکی گۆڕانکاریە ئایندیەکی باشتری هەبێ نەک ئەمەشی کە هەیە لە دەستی بدا. باشە. دواتر چۆنێتی بەشداریکردنی کورد لەسەر و معادلە سیاسیانە و لەسەر ئاستەنی و دەوڵەتێکە و کاریگەریەکە و بوونی پێشمەرگە و ناوی پێشمەرگەیش کە کورد پێی ناسراوە وەکو سمبولێک دواتر لەسەر ئەمە پرسیارە لێ یەکەم دکتۆر بەڵام بەرلەوە ینی چەند مانگێک بەر لە ئێستا زۆرتر نەڕۆین بە نزیکی 2 مانگێک ئەبێت لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە دیدار و کۆنگرەیەکی هاوشێوە ڕێکخرا بەڵام ڕەنگە بەقەدەرەوەی کە بڕیارە لە لۆزان ئەنجام بدرێت هێندە نەبوو بەڵام ئەوەی کە تێبینی کرا لەسەر ئاستێکی گشتگیر نەبوو جیاکاری کرابوو لە نێوان حیزب و پارتەکان چ لە ڕۆژئاوا چ لە باکوور چ لە ڕۆژهەڵات و تەنانەت لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا تا چەند ئەمەی کە لە لۆزانە کرێت ئەمەی ڕەچاو کردو کە بە شێوەیەکی گشتگیر بێت تەواوی حیزبەکان لە هەر چوار پارچەی کوردستان بەشداری ئەگەر مەبەستە لەوە بێت کە لە کۆتایەکانی مانگی 5 27 و 25 کرا ئەویش هەر لە سویسرا بوو ئەوەل پارتی دموکراتی کوردستان بەداخەوە کە ئێستا با بڵین ڕێکخراوێکی دروست کردووە توانم بڵێم لە مقابلی کۆنگرێنێتەوەی کوردستانە تا ئەندازێکی زۆر بناوی فدراسیۆنی ڕەوەندی کوردی بێگومان کۆمەڵی خەڵکیان بان کردبوو و لەوانەی کە توانم بڵێم بەگشتی ئەچنە ناو ئەو ئەجەندایەوە و هەروەها جیاکاری پێوە دیار بوو کۆنگرێنێتەوەی کوردستان هەر لە سەرەتای دامەزرانیەوە بە تا ئێستا شەوە کە من لێرەوە بانگەوازی ئەکەمەوە جارێکی تر
هیچ ئەجەندایەکی حیزبی تێدا جێبەجێ ناکرێ و ینی چەترێکە بۆ کۆکردنەوەی هەموو حیزبەکان و لە دەرگای هەموو حیزبەکانیشی داوە هەموو بەشدارە بن هەمویان بە بۆچوونی من ڕەنگە کە من تەمە ناکەمەوە نەبێ ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان بەشداری نەبێ بە دلیلی ئەوەی کە خۆی وەکوتم لە 27 و 25 ئەو کۆنفراسی خۆی کردووەوانە کاتە من لێرە پرسیارێکم بۆ دروست دەبێت تا چەند ناکۆکیە حیزبیەکان ناکۆکیە سیاسیەکان لە تەواوی پارتەکان لە هەر چوار پارچەی کوردستان کە ئێمە هەر بێ نایبهێنین کە چوار پارچەی کوردستانە کوردستانی گەورە تا چەند ئەمە بۆتە هۆی کە ئامانجەکانی کەلی کورد تێک بشکێنێت جۆرێک لە پەرتەوازەی بۆ بەرژەوەندی کورد بێنێتە ئاراوە بەداخەوە یەکێک لە شتە هەرە خراپەکان ئەوەیە من بۆن بە خێرایی ئەو چیرۆکێک هەیە ڕەنگە زۆر پێویست بە ئینسان بیجارێتەوە کە مەسلەی ساڵی 1923 وەختێکە لۆزان تەواو ئەبێت سەرۆک وەزیرانی و کاتەی بەریتانیا لەسەر نەخشە دەوڵەتە تازەکان پیشانی ئەمریکا ئیتالیا فەڕەنسا وڵاتانی بەشداربووەدا سەرۆکی ئەمریکا لێ پرسێ ئەڵێ ئەمە با بڵین سەرۆک وەزیرانی بەریتانیا ئەڵێ ئەمە عێراقە ئەمە سووریایە ئەمە ئەوەیە ئەڵێ کوردستان لەکوێیە ئەڵێ کوردەکان پێویستە لەژێر پێیا بفلیقێنەوە موسا عەنتەر لە کتێبەکەی خۆیان لە ڤیدیۆەکانە زۆر بە جوانی باسیەکە و دواتر چیرۆکێکیان بۆ جێڕێتەوە چیرۆکە دوور درێژە لە ناو کتێبەکە هەیە باسیەوە کاڵە کوردەکان لە ڕاستیە یەکگرتوونین و کوردەکان پێویستە بەهۆش خۆیان پێێنەوە وەکو چۆن کەسێک تووشی نەخۆشی دەرونیە بێت کارەبای لێ دەی بەوەی بەهۆش خۆی بێتەوە ئەلە کوردەکان پێویستە بخێنە ژێر پێی برا ئاینە تورک و فارس و عەرەبەکانیانەوە بۆی لە ژێر پێی ئەوانە بفلیقێنەوە تا بەهۆش خۆیان دێنەوە و ئەژدە کوردەکان ڕابەرەکانیشان خۆیان بە کورد نازانن ئەوە قسەی موسا عەنتەرە لە کتێبەکەی خۆیان بەداخەوە ینی ئەو کاتە ئەمریکا جۆرێک لە عەتفی هەیە بۆ کورد بەڵام ێستا لە تازەترین راپۆرتی ئەمریکیەکانە کە پەیمانگەی واشنگتن کردوێتی ئەڵێ کورد گەورەترین دوژمنی خۆیەتی کوردەکان دەتوانن هەموو جیهانیەک بخەن کۆ ببنەوە ناکۆکی خەڵک چارەسەرکەن بەس ناتوان ناکۆکی خۆیان چارەسەرکەن ئەمە لە ئەحمەدی خانیشەوە هەیە یعنی ئەحمەدی خانی لە 1400 و ئەوەندا باسیەوە کە کورد ناتوانێت یەکگرتوو بێ ئەگەر کورد یەکگرتوو بێ ئەوە جیهانیش حسابی بۆەکە لە بری ئەوەی کورد ببێ بە غوڵامی تورک و عەرەب و فارس ئەوان ئەبن بە غوڵامی کورد بەرحاڵ ئەمە یەکێکە لە دەردە هەرە کوشندەکانی کورد و ئێستا هەم ناکۆچی نێوان بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ناکۆچی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ناکۆچی نێوان باڵەکانی کۆمەڵەکە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان بە جۆرێک لە جۆرەکان ئەحزابەکانی تری ڕۆژئاوای کوردستان کە ئەنەکەسە لەگەڵ پێدا هەموو باکووری کوردستان لە نێوان هەدەپە و ئەوانی ترا کە بەشێکی لە ڕاستیا بەداخەوە لە فەلەکی ئەردۆگان و لە فەلەکی ئەجەندای ئیقلیمیە قولێنەوە هەموو ئەمانە بەڵێ دەردێکی هەرە کوشندەیە کە ئێمە ئەمانەوێت بەڕاستی ئەمانەوێت ئەوە تێپەڕێنین و ئەمە زاڵین بەسەر ئەم دەردا و ئەو وێنەیە لەسەر کورد بسڕینەوە کە کورد ناتوانێت بەیەکەوە بژی ناتوانێت ئیداری خۆی بکە و میلەتێکە ئەوەی کە وەکو چۆن دەڵێت خۆی خۆخۆری بۆتە هۆیەوەی کە دەرفەتەکانی لەدەست بچێت باشە دکتۆر جەنابەت چەند جارێک باس لە دروستکردنی لۆبی کرد کە پێویستە کورد کاری بۆ بکە و تا ئێستا چی کراوە ئەم لۆبیە لەسەر ئاستی تاکە کەسی بوو ئەی بینین ڕەنگە ناوبەناو بینیوێتان لەسەر ئاستی تاکە کەسی ئەمە کرابێت بەڵام لەسەر ئاستە باڵاکە لەسەر ئاستە حیزبیەکە لە هەر چوار پارچەکە شەردیار لە هەرێمی کوردستانە حیزبەکانی دیکەش لە پارچەکانی دیکەی کوردستان ینی بۆ لەمە دووە و لە لۆزانە و یادکردنەوەی لۆزانە ئەم زەنگە چۆن لێ دەدرێت کە بتوانرێت لۆبی بکرێت بۆ پرسی کورد و لەگەڵ ئەوەی کە پێشمەرگە و تا ئێستاش ئەمریکا وڵاتانی دیکە ژۆکو سمبلێک لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا ناوی دەهێنرێت ینی چۆن کورد ئەمانە کۆبکاتەوە بیکا بە لۆبی بۆ بەرژەوەندی خۆی بێگومان بەداخەوە بەشێکی زۆر لەو لۆبیانی کە تا ئێستا کراون ڕەنگە زیاتر لۆبی یا حیزبی بوون یا شخصی بوون یا بەڕاستی لە خزمەتی بنەماڵەیەکی دیاری کراوە بووە ئەم کۆنفرانسە وەکوتم ئامان لە دروستکردنی کۆنگرێنەتەوەی کوردستانیش بەڕاستی ئەوەیە کە لۆبیەکەت بوێ بە لۆبیەکی نیشتیمانی نەتەوەیی و هەر ئێستا کە یعنی لە لۆزان بە بەشداری ئەم 500 کەس و بە بەشداری میوانانی ئەجنەبی سیاسەتمەدارانی ئەجنەبی و خەڵکانی دیار لە زانکۆکانی جیهانەوە ئەمە خۆی لە خۆیان لۆبیەکە بۆ نیشتیمان و نەتەوە ئەکرێتوانە بۆیە ئێمە لە کۆنگرێنەتەوەی کوردستان بەو ئامانجە کارەکەین و لە دەرگای هەموو حیزبەکانیشمان داوە و لێرەشەوە جارێکتر داوا لە هەموو ڕێکخرا و حیزبە سیاسەکانی کوردستانەکەین لە باکوور باشوور ڕۆژەڵات ڕۆژاوا بەبێ جیاوازی ناکۆکەکانیان وەلاوە بنێن
بێن لەسەر پرسە نیشتیمانی نەتەوەیەکان بۆ ئەوی بتوانین ئەو دەرفەتانەی کە دێتە پێشەوە چکە بەڕاستی ڕەنگە تورکیا ئێستا بۆ نمونە خۆی حاضر کردووە کە زۆر قەپڵی ئەوە لێدا ئەڵێ من میساقی میلی واتە سنوورەکانی خۆم زیینەکەمەوە بۆ پێش لۆزان ئالاساس ئەو لە لۆزانە زەرری کردووە ئیمپراتۆرەتی عوسمانی گەورەتر بووە و ئەو ئەوێت ئەمە بەدەست بێنێتەوە بۆ نمونەوە تا لە ڕۆژئاوای کوردستان چەندین شوێنی داگیر کردووە لە باشووری کوردستان بە نزیکەی 40 کیلۆمەتر بە قوڵایی هاتوۆتە ناوەوە ڕەنگە بیەوێ ئەمانە بکە بە ئەمری واقع هەموو ئەمانە طبعاً شتێک نییە نە لە لۆزانان نووسرا بێت هەڵەوەشێتەوە یا وای لێ نازام چی وەکو خۆ پێشتریش ئەوترا لەسەر سیڤەر و سایکس پیکۆ بەڵام هیچی وا دەرنەچوو ئەم شتانە هێز دەورە بینێتیایە هەر بەڕاستی ئێمە ئەگەر بەهێز بین یەکگرتوو بین توانی بێتمان ببێتین بەشێک لە بەرژەوەندەکانی زلهێزەکان بە تایبەتی ئەمریکا ڕووسیاکە چین کە ئەمانەی سە معادلاتی گەورن لە ناوچەکە و لە جیهانە و نەخشی سیاسەتی ناوچەکە و جیهانەکان ئێمە ئەگەر بتوانی بێتمان ئەمانە بکەین بەڕاستی ئەتوانین دەرفەتەکە بقۆزینەوە ئەگەر ناڕەنگە بە پێچەوانەوە جارێکی تریش وەکو چۆن لە لۆزانە نەهامەتیمان بۆ مایەوە ئەم جارش بە جۆرێکی تر بکەوێتەوە. باشە ئێستا ئەم کۆنگرە گرنگە سازکراوە دکتۆر بەڵام پێویستیمان بجیاوازیە شتی دووبارە زۆر باس یعنی خەڵک هەستی پێکا و باسی لێوەکە لە کەوانەیەەکە شتە دووبارەکان زۆر بەرگوێی خەڵکەکەون بەرچاومان ئەکەون ینی کۆنگرەکان دیبیتەکان دیدارەکان ئامادەبوونی دەموچا و کارکتەرە سیاسیەکان بە هەمان شێوە ئەوەی کە پێویستە بکرێت یعنی جیاوازی بەر لەوەی کەەوە پرسیارت لێ بکەم جیاوازی 100 ساڵ لەگەڵ 99 ساڵی یادکردنەوەی لۆزانە چی ینی ئەتانوێت لەم 100 ساڵەیە لەم یادکردنەوەی 100 ساڵەیە چی بکەن و چی پەیامێکی نوێ بگەێنن بەڵێ تاوان وەکوتم ڕەنگە جیاوازەکان شتێکی ڕەمزی بێت یعنی وەکو چۆن بۆ نمونە ئەحزابەکان لە 25 ساڵ و 50 ساڵ و ئەوانە یادی خۆیانەکەنەوە ینی ئەمە شتێکی ڕەمزیە بە قەنەعەتی من بەڵام هەموو مەعادلەتەکانی جیهان و هەموو خوێندنەوەکانی جیهان یعنی پێمان دەڵێن گۆڕانکاری ڕوو ئەدات و با بڵێن شەڕانگێزەکانی دەوڵەتی تورکیا و تایبەتی ئاردۆگان کە نای شاردۆتەوە بە ئاشکرا ئەڵێ من دژی هەموو ستاتویەکی کوردیم ئەگەر لە هەر شوێنێکی دنیا دروست کرێتەوەوانە بۆیە ینی تۆ پێویستی بەوە هەیە خۆ ئامادەکەی بۆ ئەگەری ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوەدەن کە لە جیهانە ڕوەدەن ئەمەش تەنها بەوە ئەکرێت ینی تۆ بتوانیت استراتیژێکی نیشتیمانی نەتەوەی دابنی لە دەرەوە لە ڕەوەندی کوردیکاری لەسەر بکەی و لەگەڵ ئەو گەلانی کە زەرمەند بوون لە لۆزانکاری لەسەر بکەی و بشتوانی لە ڕێگەی هێز بە مانا فراوانەکەیەوە ببێ بەشێک لە معادلاتی جیهانی زلهێزەکان ئەگەر ئەمە نەکەی بەڕاستی ڕەنگە وەکو جەنابی شووتێ فعلەن خەڵک تێری خواردووە لە کۆنگرە و کۆنفراس و دیدار و چاوپێکەوتن و ئەوانە کە نەیتوانیوە شتێکی باش بۆ میلەتەکەمان بەدەست بێنێت. باشە گرنگترین خەڵکە پێویستە دیارەیەکێک لە خاڵەکان کە ئەوەی کە پێویستە کاری استراتیژی وەکو پرسی کوردکاری لەسەر بکرێ خۆی لە کۆمەڵێک بابەت تابینێتەوە بەڵام یەکێک لە خاڵە گرنگەکان ئەویش پشتیوانی نێودەوڵەتیە دۆستایەتی و کاری استراتیژی و دیپلۆماسیە کورد لە ئێستا ئەمەی کردووە توانیوێتی پشتیوانیەکی نێودەوڵەتی بۆ پرسی کورد بۆ پرسەنەتەوەیەکە دروست بکە یعنی ئەگەر بابەتێکی نوێ هاتە ئاراوە ڕەوشێکی سیاسی و دمۆگرافی هاتە ئاراوە کورد ئەو وڵاتانە کامانە دەبن کە پشتیوانی بکەن دەوڵەتی کوردی بەڵێ خۆی بەداخەوە یعنی کورد خۆی بڕای من بەشێک لە دەرفەتەکانی لە دەست داوە ئێستا ئێمە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستانە لە 1991ەوە کە دوایەوەی ڕاپەڕینمان کردووە ناوچەی نۆفلای زۆن واتە دژەفڕین دانراوە دواتر ئەمریکیەکان هاتوون فەڕەنسیەکان ئەڵمانی بەریتانی دواتر لە دوای ڕوخانی سەدام و پرۆسی ڕزگاریەوە ئەمریکیەکان بە هەموو قورسایی خۆیانەوە لێرەن ئەیانەوێت بۆ نمونە هێزی پێشمەرگە بکەن بە هێزێکی یەکگرت و ئەم مەنتیقەیە ئەپارێزن لە ڕۆژاوای کوردستان مەنتیقەکە ئەپارێزن بەداخەوە بەڵام ینی ناکۆچەکانی نێوان کورد خۆی بە بڕوای من و ئەمە گەشتووە بە توانم بڵێم بە هەموو قیاداتی کوردیش و زۆر بەڕوونی ینی خۆ لە وەکوتم لە پەیمانگای واشنگتن لە راپۆرتی ئەمریکیەکانی لە کورد گەورەترین دوژمنی خۆیەتی یعنی لە ڕاستیە ئێستا ئەگەر تۆ بێتە بێنێت بەرچاوی خۆ لە کاتی سەروبەندی داعشە کە هەم پێشمەرگە هەم شەڕەڤان هەم گەریلا هەموو ئەمانە کە بوون بە ڕەمزی بەرەنگاربوونەوەی داعش مەسەڵەن ژنانی کورد لە ڕۆژئاوا ئەویان تۆمار کرد کە لە مێژووی هیچ ملەتێکان نەکراوە باشە بەڵام ئێمە لەبەرەوەی نەمانتوانی ئەم دەرفەتانە بخۆزینەوە هاتین لە حسێکی دیاریکراوە ڕێفراندۆممان کرد کە زیاتر ئەوەندەی بۆنی ئەجەندایەکی شخصی لێ هاو ئەوەندە ئەجەندایەکی
نیشتیمانی و نەتەوەی و دەوڵەتسازی نەبوو دواتر دۆستەکانمان لێمان تەشینەوە یعنی خۆ ئەو کاتێک کە وەزیری خارجی ئەمریکا هات و نامەیەکی هێنا بۆ سەرۆکی هەرێمی ئەو کاتەکە ماوەکەی بەسەرچوو بوو ئەمە ئەتوانم بڵم هاوشێوەی وعدی بالفۆر بوو کە لە 1970 بە جوولەکەکان بە یەهودیەک درابوو بەڵام لەبەرەوەی ئەوان توانیان ئیسفادی لە بکەن ئێمە نەمانتوانین ئیسفادی لە بکەین بۆیە بە قەناعەتی من تا ئێستاکە بەشی هەرە زۆری دەرفەتەکان ئەتوانم بڵێم لەسەر دەستی ئەوانە لەبار چووە کە بە حساب نوێنەرایەتی دۆزی کوردەکەن. باشە. با تیشکێکش بخەمە سەر لایەنە میدیاییەکەی لەم دیدارە گرنگەیە لەم دیبیت و کۆنگرە گرنگی لۆزانە لە ڕۆ میدیاییەکە و لە هەرێمی کوردستان و پارچەکانی دیکەی کوردستان تا چەند هاوکارتانە بن؟ ئێمە لێرەوە بانگەواز دەکەین و بە ڕسمیش دەعوەتنامە ئەگەێنین و بەشێکشمان گەیانەوە بەدەستی ئەو کەناڵانە کە بەشدار بن بەبێ جیاوازی کەناڵەکان داوایان لێکەین بەشدار بن و ئەو سێ ڕۆژە شوێنیان بۆ تەرخانەکرێ لەوێ ئەمێننەوە و ئەتوانن ئەو بەو شێوەیە کە لە خزمەتی پیرسە نیشتیمانیەتەوەیەکایە کار لەسەر لایەنە میدیاییەکەی بکەن و خاڵێکی تریش ئەوەیە کە لە ڕاستیە لە ئێستاوە تا کۆتایی مانگیش ئەکرێ هەموو میدیاکان بەشێک لە کارەکانیان تەرخانکەن بۆ لۆزان و بیکەن بە بابەتی ڕۆژ و هانی خەڵک بدەن و دیکۆمنتاری لەسەرکەن ینی بابەتی میدیایی جیاوازی لەسەرکەن ئەمە خاڵێکی گرنگەوە من لێرەوە داوا لە هەموو میدیارەکانەکەم بە بێت جیاوازی ئەوانەی کە ئەتوانن بەشدار بن لەوێ و ئەوانشی کە بەڵین دەرفەتی ئەویان بۆ ناڕەخسێ بەشدار بن ئەتوانن بە شێوازی ترکایی لەسەرکەن بەڵام من بانگەواز دەکەم لە هەموو میدیاکان بێ جیاوازی بەشداری بکەن تێدا. من زۆر خۆشحاڵ بم کە لێرە ئامادەیتە بوو هیوای سەرکەوتنیش بۆ کۆنگرەکەتان سپاس بۆ ئێوە و بۆ کورسات و بۆ بینەران. زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ محەممەد دەبین کە بەڕێزیان ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان بن ڕاستەخۆ لێرە ئامادەی ماندوو نەبن.